بەناوی خوای گەورە و میهرەبان بەنسبەت بەشی حساباتی نەخۆشخانەی میهرەبانی ئەمە لەسەر هەردوو لایەنی ئیشمان کرد. یەکەمیان وەکو ئەو کەسانەی کە بەڕێوەی دەبن و ئیشەکەی بەڕێ دەکەن و ئەو پێداویستیانەی کە پێویستە هەبیتن لە بۆ بەشی حسابات. ئەو پێداویستیانە لەوانە وەکو ڕۆیایی بەڕێوەبردننی حسابات کە دانانی سیستەمە و هەروەها چارت ئۆف ئەکاونت شەجەڕی حسابات و هەروەها ئەو شێوازە ئەکسڵانەی ئەو راپۆرتانەی کە هەبیتن ئەوانەمان لە سەرەتای مستەشفایدانا و ئەو کادرانەشمان بە جوانی فێر کرد کە کاری لەسەر دەکەن. هەروەها خاڵەکی دی ئەوەیە کە ئەمە بەشی حساباتمان ئەوها دانایە بە سێ-چوار جۆر ڕیقابەی لەسەرە. یەکیان ئەوەیە کە بەشی کاشمان کە پارەیە ئەوەی پارەی لەکنە جیاوازە لەوەی کە سجلاتی لەکنە ئەکاونتە، ئەوانە ڕۆژانە متابقە لەگە یەکتر دەکەن و متابقەی سندوق دەکرێت ئەو پارانە کو هات و چێوە چوو. و هەروەها لەو داتابێزەی کە هەیتمان لە کۆمپیوتەری کە لای ئەمی سندوق هەیە و لای ئەکاونت هەیە و لای هەموو ئەو کەسانە هەیە کە پێویستە لایەن بی، هەموو داتایەکان داخل دەکرێت و هەموو حساباتی پارانەیە کە هاتیەوە ڕۆیشتیە بە جوانی وازەحە کە چوتە چێن دەر بە راپۆرت دەتوانین دەریبینین و هەروەها بەدی کۆمنتیش ناو بۆکس فایلەکان دەتوانین تەمەشای بکەین هەر کاتێک پێویست بی. خاڵێکی دیکە گرنگە ئەویش بریتێ لە تەقاریری حسابات. ئیشەکانی حسابات بە ساکلی خۆیدا دەچی لە قەید هەروەها کە دەستە ناو دەفتەر یۆمیە، دوای دەستە ناو دەفتەر ئوستاز، دوای دەستە ناو میزان مراجعە، وەروەها تەقاریری کاشفلۆ، وەروەها تەقاریری بەڵانشیت، هەموو ئەو تەقاریرانەی دیکەش کە پێویست بی هەمووی دەتوانین لە سیستەم دەربینین و بە ئەکسڵیش تەطبیق دەکەینەوە لەسەر سیستەمەکە. ئێمە وەکو کۆمپانیای KHCPA کە اختصاصمان وردبینی و ڕاوێژکاری داراییە گرێبەستێکمان واژۆ کرد لەگەر نەخۆشخانەکە بۆ وردبینیکردنی هەموو حساباتی ئەو نەخۆشخانەیە لە ڕۆژی دامەزراندنیەوە هەتا ئێستا. ئێمە وەکو شەریکەی وردبینی یەکەم جا هەڵدەستین بە هەڵسەنگاندنی سیستەمی ژمێریاریەکەی ئەو نەخۆشخانەیە و لەگەڵ ستافی ئەو بەشە. سیستەمەکە زۆر پێشکەوتووە و زۆر گونجاوە لەگەر کاری نەخۆشخانەکە و هەروەها ستافەکەش زۆر لێ هاتوون و شارەزانە لە بواری خۆیان و دەرچووی بەشی ژمێریارین کە زۆر گرنگە بۆ ئێمە. بنسبەت کاری ئێمەش ئەوە 2 ساڵە وردبینی هەموو شتەکان دەکەین وەکو خەرجی وەکو داهات. خەرجیەکان چەند $1 1 دینار سەرف کرابێ خەرج کرابێ بۆ ئەو نەخۆشخانەی ئێمە وردبینی پێ دەکەین لە لایەن وەسوڵات و لە لایەن چۆنێتی داخلکردنی بۆ سیستەمەکە و پاشان داهاتش کە داهاتی فرۆشتنی پشکەکانە کە ئەو پارەیە چۆن دێتە ناو نەخۆشخانەکە و چۆن داخل حساب دەبێتون و دوایش چۆن داخلی سیستەمەکە دەکرێت. ئێمە هەموو لایەنەکان وردبینی پێ دەکەین و چۆن دەڵێ بە ئینگلیزی ماچ دەکەین، ینی هەمووی متابقە دەکەین کە هەموو شتێک تەواوە. لەخوا بەزیاد بێ هەتا ئێستا هیچ کێشەمان نییە و شتەکان زۆرێک پێکە و ئینشاڵڵا سەرکەوتوو دەبیەوە نەخۆشخانەیە.